لەژێر شاری جوانی پاریس شوێنێکی تاریک هەیە، شوێنێک کە ملیۆنان مردوو لە تاریکیەکەیدا خەوتون. کاتاکۆمبی پاریس، ژێر زەویەک کە هەندێک کەس دەڵێن هەرگیز نابێت بچیتە. ساڵانێکی زۆر پێشەستا پاریس تووشی کێشەیەکی ترسناک بوو. گۆڕستانەکان پڕ ببوون، بۆگەن و نەخۆشی لە شار بڵاو ببووە. بۆیە حکومەت بڕیارێکی سەیر دەدات لاشەی ملیۆنان مرۆڤ بگوازنەوە بۆ ژێرزەوی. ئەم تونێلانە پێشتر کانگای بەرد بوون، بەڵام دوای ماوەیەک بوون بە گۆڕستانێکی زۆر گەورە. بە درێژایی چەندین ساڵ ئێسکی زیاتر لە 6 ملیۆن مرۆڤ خرایە ناو ئەم ژێرزەویانە. ئێستا دیوارەکان لە کاسەی سەر و ئێسکی مرۆڤ دروست کراون. بەڵام ئەمە تەنها سەرەتای چیرۆکەکەیە. هەندێک کەس دەڵێن لە ناو تونێلەکان دەنگی هاوار دەبیسرێت، هەندێکی تر باز لە سایە و شتە نەبینراوەکان دەکەن. چیرۆکێکی بەناوبانگ هەیە دەربارەی پیاوێک کە چووە ناو تونێلەکان و هەرگیز نەگەڕایەوە. دوای ساڵانێکی زۆر تەرمەکەی لە شوێنێکی دوور دۆزرایەوە. زۆر لە بەشەکانی کاتاکۆمب قەدەغێ، چونکە تونێلەکان زۆر ئاڵۆز و ترسناکن. هەر ساڵ چەندین کەس هەوڵ دەدەن بنهێنی بچنە ژوورەوە، بەڵام هەندێکیان ڕێگاون دەکەن. پۆلیسی پاریس تیمێکی تایبەتی هەیە بۆ گەڕان بە دوای ئەو کەسانی لە ژێرزەوی ون دەبن. کاتاکۆمبی پاریس تەنها شوێنێکی مێژووی نییە. ئەم شوێنە جیهانێکی تاریکە کە مردن و نهێنی تێکەڵ بوون. ژێر ئەو شار و شەقامە جوانانەی پاریس دنیایەکی تر هەیە، دنیای مردووەکان. ئەگەر حەزت لە نهێنی و شوێنە ترسناکەکانە، لایک و سەبسکرایب لەبیر مەکە، چونکە لە ڤیدیۆی داهاتوودا دەچینە شوێنێکی ترسناکتری ئەم جیهانە.